مصعب لەبەر ئەوەی خۆی لە ئەساسا خاوەن پلەپایە بووە و خاوەن پارە بووە، ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لێی نەترسێ کەسێک بنێرێ بەیانی هەر تۆزێک پارە خراوە بەردەسی یان تۆزێ پلەپایان پێدا واز لە ئیسلام بێنێ و پشت لە پێغەمبەر بکە صلی الله علیه و سلم. بەڵکو مصعب خۆی ئەوانەی هەموو بووە لەبەر خاتری خواوازی لە هێناوە. ئاخر ئیسا زۆر جار بانگەوازە دنیایەکان یان هەتا بانگەوازی ئیسلامیش کەسانێک ئەبن بە نوێنەری ئەو کەسانە کە ئەگەنە پلەپایە یا ئەگەنە بڕێپارە و دەسڵات سبحان الله واز لە هەدەفە ئەساسیەکە و ئامانجە ئەساسەکە دێنن. حتا تەنانەت لەوانەیە کەسانێکە بن مسلمان بن، پیاوێکی ئاسایی ئەهلی مزگەوتە، ئیتر زروف دێتە سەرا و ئەبێ بە ئەندام پەرلەمان سەیرەکەی یا ئەبێ بە وەزیرێ سبحان الله نەک هەر تەنها ئەگۆڕێ بەڵکو ماڵەکەشی لەم شارە بارەکە ئەڕاتە هەولێر ئەڕاتە شوێنێرێک ئەسڵەن گەڕەکی فرعونەکان گەڕەکی نازانم نمرودەکان تەواو ئەسڵەن مۆبایلەکەیش و ڕقەمەکەشی ئەگۆڕێ ئێمەشی لەبیر نامێنێ. پێشا ئەهلی مزگەوت بووە و پێشا لەوانەیە پیاوێکی چاک بوێ بەڵام پارە و پور ئەی خەڵەتێنێ. بەڵام ئەم پیاوە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەم کارە گرنگە هەڵێ بژێرێ تاقی کراوەتەوە، خۆی وازی لە پلەپایە و لە پارەوە هەموو شتێک هێنا لەبەر خاتری ئیسلام بۆیە ناخەڵەتێ. مصعبی کوڕی عومەیر یەکێک بوو لەوانەی کە پێش ئەم کارە گرنگە هیجرەتی کردووە بۆ حەبەشە، یعنی کۆچی تری کردووە لە ناو قەومانێکە ژیاوە کە غەریب بن و عادات و تەقالیدی جیاوازیان هەبێ. یعنی مصعب یەکەم کاری نییە ئەم کارە، بەڵکو پێشا لە حەبەشە بووە، حەبەشە دینیان جیاواز بوو، مەسیحی بوون و زمانیشیان عەرەبی نەبووە، بۆیە ئێستا بڕوا بۆ مەدینە ئاسانترە چونکە مەدینە تا حەدێ تەقالیدەکانیان عەرەبن و عەرەبن و نزیک ئەمانن و زۆر شتیان لەگەڵ خەڵکی مەکە وەکو یەک وایە. دینەکەیان بۆ نمونە ئاخر هەمویان لەسەر دینێک بوون، یعنی کە پێوترا دینی بتپەرستی شرک. لەبەرەوە مصعب بۆ ئەم ئیشە سەرکەوتووە. خاڵێکی تریش کە مصعبی هەڵبژارد پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ ئەمە، مصعب پیاوێک بوو تەمەنی تقریبا 35 ساڵ بوو لەو کاتە، گەنجێک نەبوو بە تەنها حەماسەت بەکاربێنێ و زۆر تەجروبەی ژیانی نەبینی بێ و زۆریش پیر نەبوو کە تەنها بە تەجروبە بڕا و حرەکەت و جولەیەکی وای نەبێ، بەڵکو پیاوێکە لە وەسەتایە لە بینی گەنجێتی و لە بینی پیریایە، هەڵم تەمەنێکە کە بتوانێت بجوولێت و تەجروبەیەکی ژیانیشی وەرگرد بێ. جا ئەم پیاوە بە ڕێزە کەوتە ڕێ بۆ ئەم مهمەیە، بۆ ئەم کارە گرنگە کە پێی سپێررا لەلایەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. دوای ئەوە 12 کەسەکە گەڕانەوە، مصعبیش بە شوێنیانە گەڕایەوە و زۆر سەرکەوتوو بوو لە کارەکەیە، زۆر سەرکەوتوو بوو. چووە ماڵی ئەسعەدی کوڕی زورارە کە یەکێک بوو لەو 6 کەسە کە زووتر بەیعەتیان بە پێغەمبەر ئیمانیان هێنا بوو و لە بەیعەتی عەقەبەشا بەشداریان کردبوو، گەنجێک بوو، زۆر ئیماندار بوو، زۆر لێ هاتوو بوو، لە ماڵی ئەوانە مایەوە و دەستی کرد بە بانگەواز بۆ ڕێگای خوا.